یاری تاو نەکراوەکەی نەورۆز و زاخۆ لەسەر یاریگای فەرەنسۆ هەریری لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. دوای ئەوەی لە 22 چواری 2025 یاری نێوان نەورۆز و زاخۆ لەسەر یاریگای نەدۆڵەتی نەورۆز لە شاری سلێمانی بەڕێوە چوو، بەڵام لە خولەکی هەشتا بەگرژی و ئالۆزی نێوان هاندەرانی هەردوو لە یاریەکە کۆتایی پێهاتوو لە ئەنجامی شەڕ و ئالۆزیەکان 62 کەس بریندار بوون. یەکێت تۆپی عێراق دوای چەند بڕیارێکی قورس بۆ سەر هەردوویانەکە بڕیاریدا 24 پێنجی 2025 لە کاتژمێر هەفتی ئێوارە لەسەر یاریگای فەرەنسۆ هەریری یاریەکە لە خولەکی هەشتاوە تەواو بکرێت. کۆمەڵێک هاندەری زاخۆ هاتوونە بۆ سیرکردنی ئەو دەخولەکەی یاریەکە کە ئەنجام دەدرێت، بەڵام هیچ هاندەرێکی نەورۆز لە نێو یاریگای فەرەنسۆ هەریری ئامادە نییە. زانە جەموارێ زاخۆ جەموارێکی درسوزە بوو یاناخە ئەvە نەدە دەقەبانەکە خە خولەکێک ji bo ئەم دوایین باژێرە هەولێرێ تەژیعیانەی خۆکەن دەزانی دقەک بێت و 10 دقە بن و 9 دقە بن جەموارێ زاخۆ دلگەل یاناخوا بتن هەر کاودانێکێدا ئەم یاناخوا نایلن چونکی vêgavê yana me mihtajî piştevaniye weke milgel yanaxwa nebin û belkû bêjin meselên cemawer nehate û aciz ev nexê em hemî gava dilgel bin û tiştekê zor adiye û em şewrêrê hatin vêrê bû 10 deqa tiştek normal e. باشە چیت هەیە بۆ هاندەرانەی ئاژاوە دروست دەکەن بەتایبەت لە نێو خۆتان هەمومان یا لەیانە نێوان یانە کوردەکان لە نێوان ئێوە و یانەی نەورۆز ئەو گرژێ بۆ دوایە بینیمان چیتان کردووە بۆی ئەم گرژیانە دووبارە نەبێتەوە؟ والله داخوازش هەمی جەماوەریت یانێت کوردیت کەم دەبێت ئەم پێک و دەستێ خوا بکەن تێکدا و ئەم چکو خۆلا عێراقی جەماوەری کوردی خۆشە ڕاستیژێک وەکە فەریقێت کوردی خۆلا عێراقی نەبوون ئەس بێژم دەورێ عێراقیدا بێتۆن بتن تساکی کلاسیکوێت بەغدا زاورا و جەویە خودت شێب تلێب جمهوری وانا پژمێرێ مەلعەبێت خۆدا تەمرینێ ئەم پتریش وانا چم پێش لعبێڤە داخوازش هەمی پشتەوانات کەم هەمی گاوا دلایکی خوۆش و گیانێکی وەرزشی کولیاریگەهی ئامادە بدن چکو خۆشیە و وەرزشی تەشجیع و کوتە پشتەوانی لانەخوابکە بێ گلە و گازندا و وەسەلەم بەطڵا بۆ وێژە ساحیدا ئەبژم ئەفتشتە خرابە و مرۆڤ بویاناخوا بویانە مرۆڤی خراپە ڕاستیژێک وەکە ئەول سلێمانیە چێ نەبی بۆ بەلکە فیاریە خلاص بی بۆ ئەم نەهات بۆم وێ دەرکێ بەلێ بۆ نەبدەستێ مەبی